پاڵەوانە بێدەستەکانی جیهان کێن؟ ئەوانەی بە بێدەستوانیان سەرکەوتنی گەورە و خەڵاتی ناوازە بەرنەوە کێبوون؟ چیان کرد؟ لە جیهاندا زۆر کەس خەڵات دەباتەوە، بەڵام پاڵەوانە بێدەستەکان سەرنج ڕاکێشترن. ئەوانەی لە جیهاندا بە بێدەستبوونە خاوەنی خەڵات نمونەیان کەمە، بەڵام هیوایەکی گەورەیان بۆ بێهیواکان دروست کردووە. نیک ڤۆیتیچیچ ڕەنگە سەرنج ڕاکێشترینی جیهان بێت کە بە بێدەستوانیوێتی زۆر سەرکەوتنی گەورە بەدەست بێنێت. لەدایکبووی ساڵی 1982 لە وڵاتی ئوسترالیا نەخۆشی تێترا ئەمێلیای هەیە کە حاڵەتێکە بە نەبوونی قۆڵ و قاچ دەناسرێتەوە. ڤۆیتیچیچ جارێک هەوڵی خۆکوشتنیدا، بەڵام ڕزگاری بوو. قاچێکی هەیە کە دوو پەنجەی پێوەیە، هەرە و قاچەشی بۆتە سەرچاوەی هێزبۆی بۆ ڕۆشتن و بازدان و نووسین، تایپکردن و مەلەکردن بەکاری دەهێنێت. زانکۆی تەواو کردووە و بەشی بازرگانی خوێندووە لەگەڵ دوو پسپۆڕی لە ژمێریاری و پلاندانانی دارایی. جارێک خەڵاتی باشترین ئەکتەری کورتە فیلمی پێبەخشرا. کتێبێکی بۆ 30 زمان وەرگێڕدراوە و 7 کتێبی دیکەشی نووسیوە. هاوسەرگیریشی کردو و باوشی دوو کوڕ و دوو کچە. لە خولەکێکدا دەتوانێت 43 وشە لە کۆمپیوتەردا بنووسێت. Get it on the nose wheel and pull it out. جێسیکا کۆکس پاڵەوانێکی دیکەی بێدەستی جیهانیە و هاوڵاتیەکی ئەمریکیە. یەکەم فڕۆکەوانی بێقۆڵی مۆڵەت پێدراوی جیهانە. جێسیکا بەکالۆریۆسی لا دەروون ناسیدا هەیە. لە تەمەنی 14 ساڵیەوە قۆڵی دەستکردی بەکار نهێناوە. بە بەکارهێنانی پیەکانی وەک جێگرەوەی دەستمامەڵە دەکات. توانای ئەوەی هەیە ئۆتۆمبیلی ژەرعادی لێ بخڕێت. لەسەر کیبۆردێک با خێرایی 25 وشە لە خولەکێکدا دەنووسێت. دەتوانێت بۆ خۆی عەدەسەی چاوەکانی دابنێت. بڕوانامەی فڕۆکەوانی وەرزشی هەیە. جگەلەوەش ئەو یاریزانی وەرزشی تایکواندۆیە کە هونەرێکی بەرگریە. کتێبێکیشی بۆ هاندانی خەڵک دژی بێهیوایی نووسیوە. Time kind of slows way down. You forget who's around you. You forget what you're doing almost. And you're so focused on one thing. Shot and shot and shot and shot and shot. That's all I did. یەکێکی دیکە لە پاڵەوانە بێقۆڵەکانی جیهان ماتیۆ شتوتزمانە. لەدایکبووی ساڵی 1982 تیر هەڵدەرێکی ئەمریکیە. 4 جار لە پارە ئۆلۆمپیاد بەشداری کردووە. مەدالیای زیوی و زێڕی بەدەستێناوە. ئەویش وەک دوو پاڵەوانەکەی دیکە بەبێ دەست لەدایک بووە و قاچ و پیەکانی بۆ زۆربەی چالەکیەکانی بەکاردەهێنێت. خەڵکی ئەمریکای و لە تەمەنی 28 ساڵیدا دەستی بە مەشقی تیرروکەوان کردووە. لە ساڵی 2015دا ژماری پیەوانی جیهانی شکاند. لە دوورترین مەوداوەتوانی بە تیر ئامانجەکەی بپێکێت. شتوتزمان توانای لێخوڕینی ئۆتۆمبیلی ژەرعادی هەیە بۆ کۆنتڕۆڵکردنیشی پەنجەکانی قاچی بەکاردەهێنێت. تۆنی مێڵەندەز ساڵی 1962 لە وڵاتی ئەمریکا لەدایک بووە. گۆرانی بێژ و ئاوازدانەرە. ئامێری گیتار دەژەنێت بەبێ ئەوەی دەستەکانی بەکاربێنێت. ئەو وەک هەرسێ پاڵەوانەکەی دیکە بەبێ قۆڵ لەدایک بووە. هۆکارەکەی ئەو بۆ کە دایشی لە کاتی دووبژانیدا دەرمانی خواردووە. جگە لە سەرکەوتنەکانی لە هونەردا بە وتارەکانی هیوا دەبەخشێتەوە و کتێبێکیشی نووسیوە لەگەڵ هاوسەرەکەی لە ویلایەتی میزوری نیشتەجێیە. تا ئێستا بەدەیان خەڵاتی گەوری لە بوارەکەی خۆیدا وەرگرتووە. ئەم پاڵەوانە بێدەستانەی جیهان با سێرکردن و بینینیان هیوای گەورە دەبەخشنەوە. تۆش دەتوانیت ببیتە پاڵەوان ئەگەر خواستت هەبێت، کەواتە دەست پێ بکە.